کاتێک مەحوی لە ناو تاریکستانی شەودا هاواری دەکرد شەو هات و ئەمن مەستی خەیاڵاتی کەسێکم ئەو خەریکی داگرسانی مۆمێکی فەلسەفی بوو کە ڕێگەی بوونی بۆ ڕۆشن دەکردەوە ئەو لە ئەشکەوتەکەی ئەفلاتون نەهاتە دەرێ بەڵکو لە ناو دڵی تاریشیدا ڕوونیەکی دۆزیەوە کە چاوی ئەقڵ لێی نابینایە لە زۆرێک لە شارستانێتە کۆنەکاندا سنوورێکی ڕوون لە نێوان ژووری فەیلسوف و دیوەخانی شاعیردا هەیە یەکەمیان بە دوای لۆژیکدا دەگەڕێت و دووەمیان بە دوای جوانی بەڵام لە مێژووی ئێمەدا ئەم دوو جیهانە لە ناو یەک بڕبڕەدایەکیان گرتووە لای کورد شاعیر تەنها نەغمەبێژ نەبووە بەڵکو گەورەترین بارگرانی فکری نەتەوەیەکی لەسەرشان بووە لەو شوێنەی کە دەبوو فەلسەفە بێتە دەنگ شیعر بووەتە زمان حاڵ ئەم تێکەڵاوبوونە پرسیارێکی جدی لە عەقڵی ئێمەدا دروست دەکات بۆچی لە مێژووی کووردا شاعیر ڕۆڵی فەیلسوفیشی بینیوە ئایا ئەمە بەهۆی نەبوونی قوتابخانەی فەلسەفەی سربەخۆ بووە یان خودی زمانی کوردی وای کردووە فەلسەفە تەنها لە ناو قاڵبی شیعردا جێگەی بێتەوە لەژێر ڕۆشنایی ئەو لێکۆڵینەوە تازانی هەمانە یعنی ناتوانین بڵین کورد فەلسەفەی نەبووە باشە چونکە ئێمە تا ئێستا یەک دەریا لە دەستنووس و لە دیکۆمنتمان هەیە کە لە ئەرشیفی دەوڵەتە داگیرکەرەکانە هەتا هەوکو تحقیق لەمانایە نەکەین نازانین چیمانە بەن تۆ بۆ نمونە هەتا کتێبی مناظر الئینشایی نالی مەزن نەدۆزراوە نەمانەزانی کە نالی چەند متعمق بۆ لە هەندێک بابەتی هی فقهی و ئوسوڵ فقه و فەلسەفەی شەریعەت و ئەمانە ئێتو چێ ناڵێ نالی لەوانەیە دە کتێبی تری هەیە بێ کە لە فەلسەفەش قسەی کردبێت بۆی ڕاستیەکەی هەر قسێگەیکەین بەرمەبنای ئەوە ئەیکەین کە ئێستا هەمانە بەڵێ ڕاستە تا ئێستا فەلسەفەیەکی کامڵ یا فەیلسوفی زۆر بڵین بە ژمارە زۆرمان نەبووە بەڵام بۆ نمونە لە ناو ناوەکانە زۆر ئاماژە بە شێخی سوهرەوەردیەکرێ ئاماژە بە شێخی شارەزووریەکرێ ئەمانە هەم متەسەویف بوون هەم فەیلسوف بوون چونکە ئەمانە لە فەلسەفەی یۆنانی لە فەلسەفەی مەشایی نەقدکردنی فەلسەفەی مەشایی و فەلسەفەی ئیسلامی تا ئەو کاتێککە هەبووە تازەگەری زۆر گەورەیان کردووە حتا لە ئاستی فەلسەفەی یۆنانی شاتوانین بڵین کە تێپەڕاندنیان کردووە بۆ نمونە گەر شێخی شارەزووری شێخی سوهرەوەردی بەراوردکەین بە ئەفلاتین وەکو فەیلسوفێکی هی گەورە ئەتوانین بڵین سوهرەوەردی و شێخی شارەزووری هیچیان کەمتر نییە لە ئەفلاتین یعنی بۆیە هەتاوەکو بە تەواوەتی کنە و پشکنینەکانی خۆمان نێگرایی نەکەینەوە و بەرهەمەکانمان دەرنەهێنینەوە و مشت و ماڵیان نەکەین و ئەو ماڵجیایی کە عەرەب و تورک و فارس کردویانە ئێمەش نەیکەین و نەبینەوە بە خاوەنی ئەوانەی کە لە مێژووە هی ئێمە بوون نەبینەوە بە خاوەنی ئەوانە ناتوانین شتێکی هی دروست بکەین ینی ئەنسە بۆ یەک نمونەی بەسیط بێنمەوە سەیری کە لە مێژووە هەر لە مێژووی نزیکیشە ئێمە ژنێک هێنای فاتەڕەشە باشە یعنی ژنێکی ئازاد جەربەزە لە خێڵێکی کوردی بە دەموچاوێکی وازەحەوە تورکاتون تەزویریان کردووەمە لە پاڵ ئەمە قەرەفاتیمێکیان قوت کردوتەوە ئەو تا ئێستا درامایان لەسەر دروست کردووە ڕۆمانی لەسەر ئەنووسن بۆچی لەبەروی ئەسڵەکە بیر بچێتەوە باشە یعنی لەبەر ئەسڵەکە بیر بچێتەوە ڕاستەکەی یعنی ئەمە یەکێکە لە ئیشکالەکانی مێژووی ئێمە لە مێژووە ینی لێکۆڵەرەکانمان ئەزانی قسێکی شێ نابێ بیکەین باو باپیرانمان کەم تەرخەن بوون باو باپیرانمان ئیشیان کردووە و ئیشی زۆر باشیان کردووە بەس کێشەکە لای سال بە ئێمە نەگەیشتووە لەبەر دەستمانان نیە نازانین چیان کردووە بۆیە باو باپیرانیشمان تۆمەتبار نەکەین هەتاوەکو کاتێک کە بە تەواوەتی ئەوەی کە هەیە کۆکراوەتەوە لە ئەرشیفی عوسمانی لە ئەرشیفی فارسی لە ئەرشیفی ئەوروپی چونکە پڕپڕە لە شت پڕپڕە لە لاپەڕە و لە کتێب و لە دەستنووس و لە بەیازی دەست بۆ نەبراو هەتا ئەوانە یەکلایی نەکەین و ناتوانین بڵین ئێمە خاوەنی فەلسەفە نین عەرەب بڵێ الفەلسەفە العەرەبیە الئیسلامیە عەرەب بە هەموو عەرەب سێ فەیلسوفیان نیانی ئەوانی کە خەریکی فەلسەفە بوون
لە مێژووی ئیسلامە زۆر کەمیان بەڕە چەڵک عەرەبن. ئەی بۆ توانێت دیعای فەلسەفە بکە بۆی من ناتوانین بکەین ئەم خۆ بەکەم زانیە بۆچی خۆمان تەسلیمێ خۆ بەکە بزانین. ئەزای مەسەلەکە کورد فەیلسوفیشی هەیە بە کوردی نووسیوە، شاعری هەیە بە کوردی نووسێتی، فەیلسوفی هەیە بە کوردی نووسیوە. بۆ نمونە ڕابەری فەلسەفەی ئیشراق سۆهرەوەردی کوردە. وەسا متوانین بڵین فەلسەفەی ئیشراق فەلسەفەیەکی کوردیە، بە تەواوی کوردیە، ڕابەرەکانیشی کوردن. سۆهرەوەردی، شارەزووری بۆ نمونە، ابن خەلەکان تا ڕادەیەک وە کەسانی تیشە ئەمەنە کوردن، فەلسەفەکەش کوردیە، بەس بە زمانی کوردی نەنووسراوە. خۆی ئەمە ئەگەر لە ڕووی مێژووی فەلسەفەوە یا مێژووی فکرەوە سێریکە ئەو دەقەی بە چ زمانێک نووسراوە ئەچێتە خانەی فلانە زمان و فلانە کولتورەوە. لەو بارەوە ئێمە لە ڕووی زمانەوە خاوەنی نین، بەڵام لە ڕووی کەسایەتیەکەەوە خاوەنی. بەحاڵ بەس وەکو شتێکی نووسرا و هی ئێمە نییە، بەس وەکو منتاڵەتی وەکو زەینەت هەیە ئێمەیە. ئەمەیە بابەتەکە. بەس شێعرمان بە کوردی نووسراوە هەم بە لە ڕووی زەینیەتەوە هەم لە ڕووی دەقەوە هی ئێمەیە. بەڵام لە ناو کوردیەکەیە دەقی پەخشانمان نییە، ڕەسالەمان نییە. وانە تۆ تەماشا نالی مەنازۆر ئینشای نووسیوە، شەرحی مەنازۆر ئینشای ئامادە دینی گاوانی کردووە کە عەرەبی وە بە زمانی فارسی. ئامادە دینی گاوان کوردە، نالیش کوردە، ئەو بە عەرەبی نووسیوەتی ئەم بە فارسی شەرحێت. لەوێ هیچ گومانێک لە توانای نالی لە زانستی دەلالەتە یا عەلمی دەلالەتە نییە، بەس ناچێتە ناو دەقی بەرەمهێنراوی زمانی کوردی، بەڵام فکرەکەی هی زانایەکی کوردە. ئەمە کێشەکەمانەوەیە کە لە ڕووی مادیەوە ئەمە چۆن نتوانین پێناسێ بکەین، لەنەو فەرهەنگی زمانیە چۆن نتوانین پێناسێ بکەین، بەڵام لە ڕووی منتاڵیتیەوە زەینیەتەوە خاوەنداریەتی کەسەکەی خۆتە بەزە دەبیاتەکە ناچێتە خانی. فکرێکی سیاسیە کە ئەوێ کورد دە شتانە بێبەش بکە، بەڵام خۆگەر تۆ بەبێ شەمسەدینی شارەزووری هێنری کۆربانیش نەیەتوانی لە سۆهرەوەردی تێبدا. شەمسەدی شارەزووری کێ؟ شەمسەدین شارەزووری دەقەکان هەموارەکە بۆ تێگەیشتن ببێت هیچ کامە بێ شەمسەدین شارەزووری ناتوانن و هیچ کاتیان لە دەرەوەی شەمسەدی شارەزووری نەیانتوانیوە سۆهرەوەردی شەرح بکات. تۆ لە ڕێگەی سۆهرەوەردی و لە سەوەردی تێناگەیت، بێ لە ڕێگەی شەمسەدینەوە لی تێبگەیت. باشە ئەمە کای کوردی لێوێ بەشەکان بێ زەحمەت با بێ شەمسەدین بچن لی تێبگەن. هێنری کۆربانە خۆی ئەڵێ بچن شەمسەدین شارەزووری بخوێنەوە تا لە سۆهرەوەردی تێبگەن، اینجا وەرن بخوێنەوە. پێشتر بە شەمسەدین دەست پێ بکەن وەکو کەسێک سەر حەسەن نەسری هەروەها بەبێ بۆ نمونە ئەوە ئێمە بێ خۆمانە بێ و پێناسی بکەن ئەوەی کە بەنسبەت ئێمە ئاوا هەڵسوکۆتەکە و پرۆژێکی سیاسیە و فکری نییە ئێمە نابێت بگیرن. من بۆ ئەوەی وەڵامی ئەم ببەمەوە پێم خۆشە سەرەتا بگەڕێمەوە بۆ پرسیارێکی بنچینەی کە
تاوەکو وەڵامی ئەم پرسیاری توی لێ بەمەوە یاخود بە معنایەکی تر بتوانم پرسیار سازی بکەم لە ناو پرسیارەکەی تۆیە. ئەویش پرسیارە سەرەکیەکە ئەوەیە کە ئەدەب چییە، فەلسەفە چییە، ئەدیب کێیە، فەیلسوف کێیە. من ئایا کە ئەڵێم ئەدەبیات لەگەڵ فەلسەفە ئایا سەر بە دوو دنیای جیاوازن؟ ئایا کە بیر لە ئەدەبیات دەکەمەوە ئەتوانم بە هەمان بیرکردنەوە لە ئەدەبیات بیر لە فەلسەفە بکەمەوە؟ ئایا ئەدیبێک لەگەڵ فەیلسوفێکە لە کووا هاوبەشن، لە کووا جیا ئەبنەوە؟ شوناسی ئەم دوانە کە دوانن ئەتوانین لە یەکە یەکبوونێکیان پێبین کە بڵین ئەکرێت ئەدیب فەیلسوف بێ، فەیلسوف ئەدیب بێت، یاخود ئەکرێت من لە یەک کاتە ئەدیب و فەیلسوفیش بم؟ ئایا نمونەمان هەیە لەوەی کە لە ناو مێژووی فەلسەفە و مێژووی ئەدەبیاتە ئەم دوانە تێکەڵ بوو بێتن نەتوانین لێ جیا بکەینەوە و لە کووا جیا ئەبنەوە و لە کووا هاوبەش ئەبن، موتوربەیان لە کوایە؟ ئایا شتێکمان بۆ دروست ئەبێ لە نێوان تێکەڵکردنی ئەدەبیات و فەلسەفەیە شتی سێ هەم لەدایک بێ، یاخود ئەکرێ بە هەردوو شوناسی سربەخۆوە ئێمە شاعیرێکی فەیلسوفمانە بێ، فەیلسوفێکی شاعیرمان هەبێت، بە معنایەکی تر فەلسەفەی شعری و فەلسەفەی ئەدەبی. واتە کایەکە کایەکی زۆر زۆر فراوانە. جیاکردنەوەیان کاتێک کە تۆ جای ئەەکەیتەوە یەکەم شت مرۆڤ جیاکەیتەوە. ئێمە هەردوو بەرهەمی ئەدەبی و فەلسەفی لە سەرچاوەکەی مرۆڤە. بۆیە کاتێک ئەڵێن فەیلسوفکیە بەر لە هەموو شتێک مرۆڤە. ئەم مرۆڤە لە چۆ ئەڕوانە، لە چۆ ئەبینێ، لە چۆدا ئەهێنێت. بیرکردنەوەیەکی ئەگەر ئەدەبی بێت، ئایا سەرچاوی بیرکردنەوەکەی ئەتوانین دیاری بکەین کاتێک کە ئەدیبێک ئەڕوانێت سەرچاوی ئەدەبیەکەی ئەتوانین بڵین هەستە، سۆزە، ڕەهەندە جەستەی و مادیەکەیە، ڕەهەندە ڕۆحیەکەیە کە ئەو ڕەهەندە ڕۆحیە تێکەڵ نابێتەوە بە عەقڵ، بە دنیای عەقلانیەت کە فەلسەفە نوێنەرایەتیەکە بەردەوام. ئایا ئەدیبێک کە ئەڕوانێت مەبەستی ئەوەیە کەشفی ڕاستی شتێکمان بۆ بکا، وەک چۆن فەیلسوف هەمیشە بانگە شێواکە کە من ئەمێ ڕاستی بناسم؟ ئایا بۆ منە ئەدیبێک وەکو لێکۆڵەرێک ئیژەکە کە فەیلسوف ئەیکات بەرهەمێکی ئەدەبی لەگەڵ بەرهەمێکی فەلسەفیا کە ئەیخوێنیتەوە لە کووا لە یەک جیا ئەبنەوە؟ لەناو ئەم جیاکردنەوەیە یاخود لەناو ئەم پێکبەستنەیە لەناو مێژووی بیرکردنەوە ئەگەر با بڵێن نمونە بێنینەوە، ئێمە لە یۆنانی کۆنەوە کە بە ینی سەرزەمینی لەدایکبوونی فەلسەفەدا ئەندرێەوە، شارستانێتی یۆنانی لە ڕاستیە شارستانێتێکە کە جیهانیە، تەنیا یۆنانی نییە، لەبەرەوەی بۆ نمونە ڕۆشنگەری و ڕێنسانس و هەمویان ئەگەڕێنەوە بۆ یۆنان و ئەو شارستانیەتە دیسان ئەتوانین بڵێن کەڵک وەرگر بووە لە شارستانیەتەکانی ڕۆژهەڵاتیش کە شارستانێتی خۆشمان ئەگرێتەوە، بەڵام ئەوان وەگەڵە فەلسەفەیان دامەزراند، ئێمە زۆر جارەوتر ئاینمان دامەزران یا سەرچاوەکەمان سەرچاوەیەکی ڕۆحانی بوو تاوەکو فەلسەفی بێ، عەقڵی بێت. لەناو ئەو میراتەی یۆنانە ئێمە نمونەی ئەدیبەکانمان هەیە کە ئەفسانە سازەکانن و ئەفسانە ئەتوانین بڵین چرکەساتی داهێنانی بیرکردنەوەی مرۆڤی یۆنانی کە کاتێک خۆی دا ئەبڕێت لەگەڵ دامەزرانی فەلسەفە خۆی دا ئەبڕێت لە ئەفسانەی یۆنانی، فەیلسوف لەدایک ئەبێت. لە ڕاستیە دابڕانەکە دابڕانێکی ڕەهانیە. بۆیە ئەدیبەکان کە ئەفسانە سازەکانی یۆنانین فەرژڕاخەر یا زەمینە خۆشکەر بوون بۆ فەیلسوفە یۆنانیەکان تاوەکو ئەو بەرهەمە یا ئەو میراتە ئەدەبیە کە دامەزراوە لە سەر بناغی ئەو میراتەوە بڕوانن، بیر بکەنەوە و دابڕانەکە دروستکەن. واتە فەلسەفە ناتوانێت لە یەک کاتە خۆی داببڕێ لە ئەدەبیات.
بۆیە ئەبینین ئیمپادۆکلیس یاخود پارمێندیس کە دوان لە فەیلسوفە یۆنانیەکانن لە ڕێگەی شعرەوە فەلسەفەکەیاندا ئەمەزرێنن. بەرهەمە ئەدەبیەکەیان بەرهەمی ئەدەبی ڕوود نییە، بەرهەمی فەلسەفیە. لەبەرەوەی میراتی ئەدەبی ئەوەندە تۆخ بووە نەتوانراوە دابڕانەکە دابڕانی هەمەکی گشتگیر بێت. بۆیە کاتێک ئەفلاتون ئەخوێنینەوە زۆر جار ئەوترێت ئەفلاتون ینی دژی شاعران بووە، بەڵام ئەفلاتون خۆی شاعیر بووە. ئەفلاتون فەیلسوف بووە، بەڵام دیالۆگەکانی ئەفلاتون پڕپڕە لە ڕەگەزی ئەدەبی، پڕپڕە لە ڕەهەندی ئەدەبی. من لە لێکۆڵینەوە یەک ماوەم سەلماندووە یاخود بە بیرکردنەوەی خۆم بەڵگە سازیم کردووە کە ئەفلاتون بە هیچ جۆرێک دژی شاعران نەبووە، دژی شعر نەبووە، باوا بڵێ دژی شعر نەبووە. بە پێچوانەوە ئێمە لەم سەردەمەیە پێویستمان بە ئەفلاتونە بۆ ڕزگارکردنی شعر. لەبەرەوە هیچ با ئەمە تۆزێک وەگەڵێ هەنگاو بنین. فەلسەفە هیچ کاتێک ناتوانێت خۆی لە ئەدەبیاتدا بڕێت و ئەدەبیاتیش هیچ کاتێک ناتوانێت خۆی لە بیری فەلسەفیدا بڕێت. بۆ لەبەرەوەی ئەمانە میراتی ئینسانی. ئەم میراتە ئینسانی کاتێک کە تۆ بیرەکەیتەوە لە ڕاستیە زۆر جار ڕێگەکەی خۆت دیاری نەکردووە کە فەلسەفی بیرەکەیتەوە یا ئەدەبی بیرەکەیتەوە، بۆیەتی هەڵکێشە بن. بەڵام فەلسەفە لە ڕاستیە زۆر جار ینی بریتە لە پەراوەکردن، بریتە لە وەرزشکردن، بریتە لە خۆپێگەیاندن، واتا تۆ کە ئەچیتە ناو دنیای فەلسەفیەوە لە پڕ و کتوپڕ ناڕێت. پێویستە بەوەیە پەروەردە بیت، پەروەردەی عەقڵی بیرکردنەوەکەت بیرکردنەوەیەکی عەقڵانی حکومەکات. بەڵام لەناو ئەدەبیاتە زۆر جار بۆ منە ئیلهام و سروش حکومەکات، زۆر جار دڵ ئیژەکات لە جیاتی عەقڵ. یعنی سەرچاوەکانیان ئەمیان سەرچاوی هەست و سۆزی شەکە، بەڵام لە فەلسەفەیە هەتاوەکو بکرێڵێەوە ئەمانە بخەرەکەوانەیەکەوە ئەمانە واز لێ بێنە، یعنی ناکرێتەوە بۆ منە هەستەکیانە حکم بێ، هەستەکیانە بیر بکەیتەوە. بەڵام لە بەرامبەرە چەندین فەلسەفەمانەیە کە پێوترێ فەلسەفەی تەڕوو بڕیانی، چەندین فەلسەفەمانەیە کە لە ڕاستیە ئیشی لەسەر ئەو میراتە ئەدەبیەکە کردەوە. هیچ ینی زۆر دەگمەن فەیلسوفمان هەیە خۆی لە ئەدەبیات بواردبێ، بۆ لەبەرەوەی ئەدەبیات زۆر زوو کاریگەری لەسەر ئینسانەکات. بۆیە فەیلسوفەکان بۆ ئەوەی کە باسی ئینسان بکەن، ینی تێبگەن لە ئینسانیش، پێویستیان بە خوێندنەوەی ئەدەبیاتە بووە، پێویستیان بە لێکۆڵینەوە لەسەر ئەدەبیاتە بووە. بۆیە فەیلسوفەکان خزمەتی فراوانتر تێگەیشتن، قوڵتر تێگەیشتنیان لە ئەدەبیات کردووە. و زۆر جاریش ئەمە وای کردووە فەیلسوف لە ئەدەبیاتەوە بڕاتە ناو فەلسەفە، لە فەلسەفەشەوە بڕاتەوە بۆ ناو ئەدەبیات. وەنە سارتەر بە تایبەت لە سەردەمی پۆزمۆدێرنەیە ئەو دیوارەی زۆر جارە وترا دیواری فەلسەفی لەگەڵ دیواری ئەدەبی یا نەمانی ڕایاڵی پەیوەندی نێوان فەلسەفە و ئەدەبیات لە سەردەمی پۆزمۆدێرنە زۆر تێگەشت کرد. بۆ لەبەرەوەی سەردەمەکەی زۆر هەڵژاوە، ینی سەردەمێک کە ئێمە باسی جیاوازیەکەین، باسی ئەواکەین کە چۆن ئەکرێت سینەماش فەلسەفە بەرهەم بێنێت، چۆن ئەکرێت ڕۆمانی فەلسەفیمانە بێ، بەواتایەکی تر فەیلسوفەکانیش ئەبێ ڕۆمان بنووسن، فەیلسوفەکانیش ئەبێ ببن بە سیناریست. یەک دنیاوەتە بۆ گوتم لە یۆنانەوە لە ئەفلاتونەوە فێر بووین فەیلسوفەکانمان شاعیر بن. بۆیە ناکرێت بۆ نمونە فەلسەفە لە ئەدەبیاتدا ببڕین، ئەدەبیات لە فەلسەفەدا ببڕین. بەڵام دوو دنیان کە جیهانبینی و تێڕوانین و بیرکردنەوەیان جیاوازی هەیە، و لەناو ئەو جیاوازیەیە لەبەر ئەوەی سەرچاوەکانیان زۆر جار جیاوازە، وا ئەکات کە بەرهەمەکانیش جیاواز بن و بەرهەمێکی فەلسەفی لەگەڵ بەرهەمێکی ئەدەبیە زۆر جار ببێتە سەرچاوەیەک بۆ موتور بە بۆ ئەوەی دەقی فەلسەفی ئەدەبی یاخود ئەدەبی فەلسەفی لەدایک بێت.
پرسیارە وەڵام بدەمەوە پێویستە لەسەر خودی پرسیارەکە ینی سەرنج بدەین و لەبارەی پرسیارەکەەوە بیر بکەینەوە چونکە ئێمە لە مێژووی ئێمەدا ینی با بڵین پرسیارەکە ئەوەیە فەیلسوفی کوردی ینی مەبەست لێرەدا فەیلسوفێک نییە کە بە ڕەشەڵە کورد بێ مەبەست لێرەدا فەیلسوفێکە کە بە کوردی بیر بکاتەوە و لە ناو ئەمەشدا مەبەست لە فەیلسوفێکە بە زمانی کوردی بیر بکاتەوە بۆیە لێرە جارێکی تر ئێمە دەگەڕێینەوە سەر ڕەهەندە زمانیەکەی وەڵامدانەوەی پرسیارە. یەکێک لە کێشەکان یان ڕەهەندە کێشاویەکانی پرسیارەکە ئەوەیە کە ئێمە لە مێژووی خۆماندا فەیلسوفمان بە ماناگریچیەکەی نەبووە. پرسیارەکە بیرکردنەوەمان وەها ئاڕاستەکە کە شاعیرەکانی ئێمە ڕۆڵی فەیلسوفیان جێڕابێ لە کاتێکە شاعیر تەنها ڕۆڵی خۆی دەجێڕێ وەک شاعیر و شاعیری ئێمەش لەو نێوەدا. لە ناواخنی پرسیارەکە ئاڕاستەکردنێکی تری تایە کە بکرێ ڕەهەندی فەلسەفی یان تێڕامانی فەلسەفی لە ئەدەبیات جیا بکەینەوە. بان پرسیارەکە بەکو پرسیارێکی گرنگە چونکە سەرنجبان بۆ سەر کۆمەڵێک پرسی جیاواز ڕادەکێشێ. بۆیە شاعیر کاتێک کە هەڵگریان لە ڕێگەی دەقەکانیەوە لە ڕێگەی شیعرە هۆنراوەکانیەوە تێڕامانە فەلسەفیەکانی دەخاتە ڕوو بۆ ئەوە نییە کە ڕۆڵی فەیلسوف بجێڕێ چونکە لە پرسیارەکەدا شتێکی وا ئاڕاستەمان دەکا کە گوایە ئەم ڕۆڵگێڕانە ئەشێ ڕۆڵگێڕانێکی ئاگامەندانە بێ نەخێر ئەوە پەیوەندی بە خەسڵەتی خودی ئەدەبیاتەوە هەیە. ئەدەبیات ئەو دوو ڕەهەندەی کە تەنانەت لە پرسیاری یەکەم ئایا تەنها هەست و سۆزە یان بیر و تێڕامانی فەلسەفی ئەمە پرسێکی گرنگە هەردووچیانە پێکەوە. ئەمە دوانەیە کە بەبێ ئەم دوانەیە هیچ ئەدەبێک لەدایک نابێ. تەنانەت بنچینە بۆ هەر ئەدەبیاتێک ئەو توخم و تێڕامان و نیگەرانی و غەمە فەلسەفیانەیە کە مرۆڤ هەیەی لە چرکە ساتێکە ئەدیبێکی گەورە لە بەریەکەوتنی لەگەڵ کێشەکانی بوونی خۆی و ماناکانی بوون و لەگەڵ کێشەکانی کۆمەڵگە و کێشە مێژوویەکان و کێشە میتافیزیکیەکاندا بۆی دروست دەبێت. ئەو کاتە شاعیر لە دەقی شعری و لە ڕوانگەی شعری و لە زمانی شعریدا گزارش لەم تێڕامانانەی خۆی دەکا. ئالێرەوە تێڕامان و نیگەرانیە فەلسەفیەکان ئەچنە چوارچێوەی دەقە شعریەکانەوە. یعنی بۆچی من دەمەوێت سەرنج لە پرسیارەکە بدەم ینی پێش ئەوەی وەڵامی پرسیارەکە بمەوە بۆ ئەوەی ڕێگە خۆش بکەم تاکو سەرنج بخەینە سەر ئەو ئامادەیە پێویست و ڕاستەقینەیەی تێڕامانی فەلسەفی لە ئەدەبیاتدا. ینی لە پرسیارەکە لە وەڵامی پرسیارەکە ئێمە دەبێ بگەینە ئەوەی کە ئامادەیی تێڕامانی فەلسەفی ئامادەیەکی پێویست و ڕاستەقینەیە لە هەر ئەدەبیاتێکدا و ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتی کوردی بە ئاگامەندانە یان نائاگامەندانە کەوتۆتە ژێر کاریگەری بیر و تێڕامانە فەلسەفیەکانی نەتەوەکان پێداوە. لە ڕاستیە شعر وەک بەشێک لە ئەدەبیات بەگشتی هەڵگری ئەو تێڕامان و بیرکردنەوە فەلسەفیانەیە. کاتێک کە تۆ فەلسەفە وەک بوارێکی جیاواز تەماشا دەکەی ئەشێ زمانی شعری بەشێک بێ لە فەلسەفە. تۆ ئەگەر تەماشای تێکستەکانی فەیلسوفێکی وەکو نیچە بکەی یان نیتشە بکەی زمانێکی شعریانەیە بە تایبەت کاتێک کتێبی ئەوەهای گوت زەردەشت دەخوێنیتەوە بەڵام وەکو تێکستێکی فەلسەفیش مامەڵەی لەگەڵ دەکرێت. بۆیە زمانی شعری ینی زمانێکی
قەدەغەکراو نییە لە فەلسفەیە. لەوانەیە وەکوتم لە لای هەندێک فەیلسوفی وەکو نیتشە زمانێکی جاڵ و زمانێکی باڵایە و ڕەنگە چێژێکی تایبەتی بە تێکست و بە تێڕامانە فەلسەفیەکانیش بەبێ ئەوەی شعریش بێ، بەبێ ئەوەی بە تەواوی تۆ بتانی بیخزێنیتە ناو چوارچێوەی ئەدەبیاتەوە. ینی لە ئەدەبیاتی ئێمەیە هەڵبەت وەکو بەشێک لە ئەدەبی خۆر هەڵاتیش یانێ ئامادەیی گەڕان و پشکنین بۆ حەقیقەتی ڕەها بەشێکە لە گەڕان و پشکنین و ئەوینی ئەدیبەکانی ئێمە. ینی ئەمە بەمانە مۆدێرنەکەی ئەتوانی بڵێ ئەمە گەڕان و بەرئەنجامێکی ئایدۆلۆژیشی لێ دەکەوێتەوە، چونکە دوجار گەڕانە بۆ حەقیقەتی ڕەها، گەڕانە بۆ یەقینێک لە ناو ئەدەبیاتە. بەڵام ئەدەبیات خۆی دوجار هەم بەپێی تایبەتمەندیەکانی خۆی و بەپێی ئەو زمانەی کە لە ناو ئەدەبیاتدا هەیە و زمان بەگشتی درزگەلێکی لەو شێوەیە دروست دەکا کە دوجار ئەم ئەدەبە ئایدۆلۆژیەش بە شێوەیە لە شێوەکان دەخاتەوە بەردەم ینی درز و لێکترازانی زۆر. یەکێک لە ڕەهەندەکانی ئەدەبیاتی ئێمە کە دیوێکی گرنگی ئەو تێڕامان و غەم و نیگەرانی فەلسەفیانەیە بێگومان پرسی نیشتمانە. ئێمە پرسی نیشتمان لە ئەدەبیاتی ئێمەیە پرسێکی ئەجگار بەربڵاو گرنگە، بەڵام ڕەنگە درکردن بە نیشتمان بەمانە بوونەویەکەی بەمانە ئۆنتۆلۆژیەکەی لە هەموو جێگایەکان نەدۆزینەوە. پرسی نیشتمان وەک شوێنی بوون کە دەتوانم ئەمە لە ڕوانگەیەکی هایدگەریەوە تەماشای بکەم، دەکرێ لە چامەکەی نالیە بیخوێنینەوە و لە دواتریشدا ئەکرێ بەراوردێک لە نێوان شعری یان هۆنراوەی گەڕانەوە بۆ نیشتمانی هۆڵدەرلین شاعری ئەڵمانی و شعرەکەی نالیدا بکەین کە چۆن هەردوو گەڕانەوەکە بۆ نیشتمان دەچنە ناوخانەی تێگەیشتن لە نیشتمان وەکو شوێنی بوون و ئەمە بێگومان بابەتێکی گرنگی ینی پرسەبوونەویەکانی مرۆڤە. ئەو پرسی بێگومان لە چوارچێوەیە فراوانتریشە لە پرسە نیشتمانی و نەتەوەیەکانی شەکە لە دەیدگایەکی فەلسەفیەوە لە چوارچێوەی تێڕامانە فەلسەفیەکانەوە تەماشای بکەین. یەکێک لە ڕەهەندەکانی تری ئەدەبیات بەگشتی و ئەدەبی ئێمە ئەوەیە کە خۆی جیرۆدەی تەنها پرسێکی دیاریکراو ناکە. یەکێک لەو هۆکارانەی کە ئێمە دەیکەینە بنەما بۆ ئەوەی ئەدەبیات وا ببینین سەرزەمینی فرە بابەتە، فرە ینی خەم و نیگەرانی و تێڕامانی فرە جیاواز لە ئەدەبیاتە دەردەکەوێت. ئەمە دۆخێکە هاوشێوەی ڕووبەری یان پانتایی گیانی مرۆڤ، ڕووبەری ناوەوەی بوونی مرۆڤ. ئەم ڕووبەرە لە هەموو ساتێکدا هەر مرۆڤێک دەتوانێت تاقی بکاتەوە. دەیان پرسی جیاواز، غەم و نیگەرانی جۆرا و جۆر، تێڕامان و قەناعەت و بیر و باوەڕی جۆرا و جۆر، پارادۆکسی جۆر بە جۆر تیایدا دەتەقنەوە سەر هەڵدەدەن. ئەدەبیات بە شێوەیە لە شێوەکان دەتوانی بڵێ نمایندەی ئەم پانتاییەی ناوەوەی مرۆڤ دەکا، دەرکەوتنەوەی ئەو دۆخە ناخەچیەی مرۆڤە کە شتەکان تایدا تەنانەت ئێمە چەند باوەڕمان بە کۆمەڵێشتی دیاریکراو نەبێکە لە واقعدا لە ڕاستەقینەدا بیانڵێن یان بیانکەین، بەڵام هەموو ئەم شتانە لە ڕووبەری ناوەوەی ئێمەدا گوزارش لە خۆیان دەکەن و دەردەکەون. ئەدەبیات دەتوانی بڵێ زەمینەیەکە کە ئەم دۆخە ناوەچیە، ئەم ڕووبەرە گیانەکەی مرۆڤ بە شێوەیە لە شێوەکان لە ناو خۆیدا دەکێشێتەوە و دروستی دەکاتەوە.